بەڵە خۆشەویستان جژنەکان کە ئێمە دوو جژنمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەردووکیان بە دوای دوو پەرسش و عیبادەتی گەورەدادن. جژنی پیرۆزی ڕەمەزان بە دوای مانگێک بە ڕۆژوو بووندادێ. جژنی پیرۆزی قوربانیش بێگومان بە دوای فەریزەیەکی گەورە کە یەکێکە لە پێنج پایەکانی ئیسلام کەویش حەجە کە دوێنێ حاجیانمان خۆی گەورە لیان قبول فەرمێت لە کیوی عەرەفەیە لە عەرەفە بوون وەستا بوون. ئینشاء الله خۆی گەورە لەوانی قبول کردبێ و لە ئێمەش کە بە ڕۆژوو بووین کە دوعامان کردووە خۆی پەروەردگار بەر ئەو فەرمودەیەمان بخات کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ گومانە بەم یا هیوادارم ڕۆژوی عەرەفە گوناهی ساڵێک پێش خۆی و ساڵێک دوای خۆی بسڕێتەوە. جا ئێمە ئەمڕۆ باز لە جژنی قوربانەکەین بێگومان کە باز لە جژنی قوربانەکەین هاوتایە لەگەڵ قوربانیکردن، باز لە گەورەی و پاداشت و فەلسەفەی قوربانیکردنەکەین. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشی مامۆستای ئاینی کە بەڕێزیان وەسپاسەوە لە ستۆدیۆ میوان. مامۆستا جان خوا بەخێر بێ. زۆر سپاسان دەکەم و سەلام مامۆستا من هەر نقڵەکەش پێشکەشی جەنابێت بکەم. والله جشنی ئێوەش پیرۆز بێ و هەموو بینەران خوا بەخێر بێ سەرچاوەکانم. مامۆستا جان لەوە دەست پێ بکەین جژنی قوربان ناوەکەی بەخۆیەوەتی قوربانیکردن و مسلمانان ئەوانەی خۆی پەروەردگار سەرەت و سامانێکی پێبەخشیون قوربانی لە یەکەن کە سونەتێکی گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمێ بزانم فەلسەفەی ئەمە لە چیایە ئێمە بێ لەم جژنەیە مەڕێک بزنێک ئەو حیوانانی کە دانراون بۆ قوربانیکردن مسلمان سەری ببڕێ خوێنەکەی بڕێژرێ و گۆشتەکەی بەسەر خەڵکی و کە سوکارە دابەشکرێت. فەلسەفەی ئەمە لە چیایە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا دەمەوێت هەر لێرەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی کوردستان بەگشتی و خزمان و خۆشەویستان و دۆستان بە تایبەتی پیرۆزبایی جەژنیان لێ دەکەین و خوای گەورە جەژن لە هەموو لایەک پیرۆزکە تەقەبەل الله منا ومنکم ئین شاء الله صالح الأعمال. و حەز دەکەم پێشیان بڵێم جەژنتان پیرۆز برا و خوشچینە بەختەوەر بژین هەردەم لەم ژینە هەرگیز بەر نەدەن ڕێگای ئەم دینە چونکە ئەم دینە بەختیاری ژینە. دوای پیرۆزبایی وەڵامی پرسیارەکەی بەڕێستان حکمت و فەلسەفەی قوربانی و جەژنی قوربان و ئەمانە زۆر حکمت و فەلسەفەی تێدایە. ئەویش ئەوەیە کە قوربانیکردن و جەژنی قوربانی لە ناوەڕۆکەکەیەوە هاتووە، لە ناوەکەی و ناوەڕۆکەی یەکە. یعنی جەژنی قوربان یعنی قوربانیکردن، جەژنی قوربان یعنی قوربانیدان بە هەموو شتێک لە پێناو دووشت ئینسان ئیمان. یعنی ئێمە دەبێت قوربانی بدەین خەبات بکەین لە پێناو دووشت کە سەلامت بێ کە گرنگتیشتە یەکەمە ئیمان ئینسان. بۆ چونکە کاتی خۆی ئینسان سەربڕاو کراوە بە قوربانی. ئەم مەسەلەیە لە پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ و ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ لەوە هاتووە کە ئەوە پێمان دەڵێ کە نابێ ئینسان بکرێتە قوربانی بەڵکو دەبێ هەموو شتێک لە خزمەتی ئینساندا بێ. وسەخەڕ لەکم ما فی السەماوات و ما فی الأرض هەرچی لە ئەرز و ئاسمانەکاندا هەیە بۆ مرۆڤەکان مسەخەر کراوە کەواتە دەبێ ئێمە هەموو شتێک قوربانی بدەین لە پێناو ئەوەی کەوە ئیمانەکە ئینسانەکە سەلامەت بێ. جا ئینسان ئەگەر ئیمانی نەبوو بەڕاستی دوو لە ڕوو بەڕێز بەعام خەڵک وەکو دڕندەیەک وایە کە ئیمانی نەبوو کە بینی ومانە دەبینی لە غەزە و لە خەو خەڵکانەوانی کە خەڵک دەکوژن. ئەجا بۆیە پێویستە ئێمە هەوڵ بین هەم ئیمانمان سەلامەت بێ هەم ئینسانیش ڕێزی خۆی سەلامەت بێ و ڕێزی خۆی لێ بژیرێ. بۆیە قوربانیکردن یعنی قوربانیدان بە هەموو شتێک بۆ سەلامەتی ئینسان بۆ سەلامەتی ئیمان کە بەداخەوە ئێستا دەبینی ئینسانەکان دەبنە قوربانی بۆ شتەکان. ئینسان دەبێتە قوربانی لە پێناوی نەوتە لە پێناوی حیزبە لە پێناوی پارەدا لە پێناوی هەوە ئارەزوودا لە پێناوی کۆمەڵە شتدا خەریکە ئینسان قەدر و قیمەتی نەمێنێت لە کاتێکدا خوای گەورە ئەو هەموو ڕێزەی بۆ داناوە. مامۆستا زۆر جار قوربانیش ئەگەر کەسێک بیکە لەو مەفهومەی تێناگە ڕەنگە بیکات تەنها خوێنەکە بڕۆژێ بەڵام تا چەند گرنگە لە مانە جوانانەی قوربانی تێ بکەین. وەڵا زۆر زەرورە چونکە هەر بۆ خۆی قوربانی لە قورب و قەریبەوە هاتووە یعنی نزیک لە چی نزیک دەبیەوە لە ئەڵڵا جەلە جەلالوه. بۆیە پێی دەڵێن ضەحیە یان عید الئەضحا چونکە لە ضوحاوە دەست پێ دەکات لە دوای نوێژ لە چێشتەنگاوە دەست پێ دەکات کەواتە ئەو کەسێک کە ئاژەڵەکە سەردەبڕێ ئەوە
دەیەوێت لە خوا نزیک بێتەوە لە قورب و قەریبەوەیە کە ئەوەش کاتی خۆی لە دووکڕەکەی ئادەم و لە قابل و هابیلەوە هاتۆ کە لێکیان قبول بوو لێکیان قبول نەبوو جا بۆیە ئێمە دەبێتی بگەین تۆ ئەو حیوانەکە سەر دەبڕی بۆ سەری دەبڕی لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خواهي قولة دفرمي هاروكو چون بو الرجو كاتك تو بالرجو دبي لعلكم تتقون بو أوي ببن بكساني تقوى دار بهمان شيوك حيواني سر دبري قرباني دكي بو أوي ببي كسي تقوى دار أينا خوانو قوشتك بخوا ناقا خوانو قوشتك بخواتان بيخون أيدي بخلش فقير وهجار بلام تقواك بخوا دقا وەکو ڕۆژوو کەواتە حکمەتێکی تر لە قوربانی کردن ئەوەیە کە ئینسان دەبێتە کەسێکی متتەقی کەسێکی تەقوادار بۆ ئەوەی لە خوا نزیک بێتەوە بۆیە مسلمانان لە جەژنی قوربانە دەبینی لەو چوار ڕۆژەدا قوربانی دەکەن بەو نیەتەی کە لە خوا نزیک بنوچۆش عیبادەتە تۆ بۆیە نوێژەکەی بۆیە ڕۆژوەگری بۆی لە خوا نزیک بێەوە بۆیە حەجەکەی بۆی لە خوا نزیک بێ دێ قوربانیش یەکێکە لە عیبادەتەکان و بۆ ئەوەی لە خوا نزیک بێەوە تەنانەت بە جۆرێک گرنگە لا هەندێک لە علەما بەواجبی دەزانەوە کە ئیمامی ئەبوو حەنیفە دەفەرمێ کەسێک هەیبوو واجبە قوربانی بکە بەڵام لای جمهوری علەما سنەتێکی مؤکدە باش مامۆستا فەرمووت و هەمووشمان ئەزانین کە قوربانیکردن عیبادەتە هەموو عیبادەتێکیش فەزڵ و گەورەی و پاداشتی تایبەتی هەیە لای خۆی بەتاکید بۆ نمونە ئێستا خۆی پەروەردگار باسی ڕۆژوەکە ئەفەرمێ بۆ منە و خۆشم جەزای ئەدەمەوە باسی کردەوەی چاکەکانی دیکەکە باسی حەجەکە باسی ئەمانە هەمووەکە من حەزەکەم وەک بیرخستنەوەیەک بۆ ئێمە و بۆ بینەر و بیسەریش بزانین فەزڵ و گەورەی و پاداشتی قوربانیکردن بۆ ئەو کەسی کە قوربانیەکە چیە لای خۆی پەروەردگار یەکەم زیندووکردنەوەی ئەو سنەتەیە کە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەنجامی داوە و پاشان ناندانێکە بە هەژاران و خزمەتکردنی خەڵکە بۆ ئەوەی ئینسان هەر بۆ خۆی تەنها بۆ خۆی نەژیا و پاشانیش هەر بۆ خۆی قوربانیکردن یعنی تۆ کاتێک کە قوربانی دەکەی ئەوە تۆ فەرمانی خوا جێبەجێ دەکەی کەوا بە فەرمانی خوا جێبەجێ دەکەی کە ئەم قوربانی دەکەی بۆ ئەوەی لە خوا نزیک بێەوە بۆ ئەوەی لە خوا نزیک بێت چکە جۆرێکە لە تەقواکردن تەقوا ئینا ئەعطیناکە الکەوثەر فەصەلی لربک وانحر ئین شانیەکە هو الأبتر جا وانحر لێرەدا قوربانیکردن و سەربڕینە ئەم سەربڕینە بۆ خۆی جۆرێکە لە خوا نزیک بوونەوە جۆرێکە لە عیبادەت کە دنیای حکمت و فەلسەفەی دەدایە چکە کاتی خۆی کە ئینسان سەربڕاوە لە جیاتی ئاژەڵ دوای ئەوە بڕیاردرا کەوا دەبێ ئاژەڵ سەر ببڕێ ئینسان زۆر گەورە و بەڕێزە ئەوە چی ئەوەی کردووە خەڵکانێکەوە نەزان بوون و دوور لە دین بوون بۆیە بەڕاستی قوربانیکردن نزیک بوونەوە لە ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه بەمسا پێشەوەی قوربانی بکەین بێگومان کۆمەڵێک ئامادەکاری هەیە کاتێک کەسێک ئەم نیەتە ئەهێنێ بۆ قوربانیکردن ئەو ئامادەکاریانە چینیان چۆن ئەم هەنگاوانە دەست پێ بکە ئێستا ڕەنگە یەکەم ڕۆژ ئیتر سەرەتاکەی ڕۆژتە بێت تا حەدێک بەڵام چەند ڕۆژێکی تریشمان لە بەردام ماماوە ڕەنگە کەسانێک هەبن بیان لە ڕۆژەکانی ترا قوربانی ئەنجام بدەن بە قوربانیکردن چوار ڕۆژی ببەرەوەیە ڕۆژی یەکەم و سێ ڕۆژەکە ئەیام تەشریقیش چوار ڕۆژی ببەرەوەیە دەتوانین لەو چوار ڕۆژدا قوربانی بکەین قوربانیکردن بە حەقەت خێر و پاداشتی گەلێک زۆرە بە جۆرێکەوە یعنی ئینسان لەو ماوەیەدا کە خۆی ئامادە دەکات بۆ قوربانی کە مەسەرەن چاگوای ئینسان ڕیشی نەتاشێ یان نینۆکەکانی هەتاوەکو قوربانیەکە دەکا خۆی بۆ ئامادە بکە ئەنجار دوایە ئەم قوربانیە عنی بە جۆرێکەکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی على كل أهل بيت أضحية لەسەر هەموو خاوەن ماڵێک پێویستە لەسەری قوربانی بکە یعنی لای هەندێک لە عولەما بە فەرزیان داناوە بەڵام ئەسەح وایەکەوە سنەتێکی مؤکدەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەوەش بۆ ئەوەیەکەوە ئێمە ئەم قوربانیە بەردەوام ساڵانە قوربانی بکرێت بۆ ئەوەی کەوا هەم زیندووکردنەوەی ئەو سنەتەی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت و هەروەها ناندانی شە بە فەقیر و هەژاران و هەروەها ئێمە لە ڕێگەی قوربانیەوە ماڵی خۆمان هەموو شتەکانی خۆمان دەخەینە خزمەت دینەکەمان کە بەڕاستی دینێکی زۆر گەورە و گرنگ و گرانە بۆیە ئینسان کاتێک کە قوربانی دەکا خوێن دەڕێژێ بۆ ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه دیارە خۆ خوێنەکەش بەخوا ناگە تەقواکە بەخوا دەگا ئەو خواردنی کە دەیدی بە فەقیر و هەژاران دەیدەی لەبەرەوە قوربانیکردن هەر کەسێک هەیبێ
پێویستە لەسەری قوربانی بکە جا ئەگەر لانی کەم هەر کەسێک بیکە بۆ خۆی و ماڵ و مناڵی ئەوە ئیشاڵا شتەکەی جێبەجێ دەبێت. بەڵام مامۆستا ڕۆزان فەرمودەیەک هەیە پێغەمبەری سەرورمان صلی الله علیه وسلم باز لەوە کە فەرمێ بە یەکەم ڕۆژانی یەکەم قەترە خوێنی لە گوناهی ئەو کەسە خۆشە بێ ئەگەر ئیشاڵا بە تەقوا و خالصەن مخلیصەن بۆ خۆەوە و پارێکی حەڵاڵ بێ کە پێی کۆکە بێتەوە. بەتەکید من ئەمێ لێرەوە پرسیارە بکەم. ئیسلام زۆر لە خزمەت مرۆڤایەتیە و لە ناو مرۆڤایەتیش لە خزمەتی هەژارانەیە. ئەبینی لە ڕەمەزانە پێش ڕەمەزان پێش جەژن سەرفترەدانراوە ماڵە هەژارەکان بتوانین ئەوانیش جەژن بکەن. لە قوربانە قوربانی دانراوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دوو بەرانیەنە سەری بڕی یەکێکیان بۆ خۆی یەکێکیان فەرمووی بۆ ئومەتەکەم ئەوانەی کە هەژار دەستکورتن. حەزەکەم ئەم هەستەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم بیربوونی پێغەمبەر بۆ ئومەتەکەی ئێستا کە خەڵکێک نیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم قوربانی بۆ کردووە. بەڵێ قوربانی بە جۆرێک گەورەیە بە جۆرێک گرنگەکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دوو بەرانی کرد بە قوربانی یەکێکیان فەرمووی لە باتی عن محەممەد و ئالی محەممەد لە باتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بنەماڵەکەی و قوربانێکی بەرانێک تری شێنە فەرمووی ئەمەیان لە باتی ئومەتەکەم ئەوەی کەوا من لەم یضحی ئەوەی کەوا قوربانی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ کردووە کابێ ئەو کەسانی کە نیانە ئەو کەسانی کە دەستکورتن ئەوە با دڵخۆش بن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ کردوون و قوربانی پێغەمبەریش گەورەترە لێ هەمووان طبعا لەبەر ئەوە ئەمە چ ڕەحمەتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هەموو ئومەت ئەوەی هەیەتی قوربانی دەکا ئەوەی نیەتی ئەوە با دڵگران نەبێ ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ کردووە و مسلمانانیش قوربانی بۆ دێنن معنای هەمومان گرنگەوەی لە ڕۆژی جەژنە نانێک بخۆین هەمومان وەکو یەک نانێکی خۆش بخۆین و پێکەوە نەکار دەوڵەمەندەکە گۆشتەکە بخۆ فەقیرەکە نەیخۆ ئەمە عەدالەتی ئیسلامە ئەگەر ئیسلام جێبەجێ بکرێ بەڕاستی یعنی هەمومان دەحەسینەوە هەمومان پێکەوە گۆشت دەخۆین هەمومان پێکەوە گۆشت ناخۆین یعنی بەڕاستی ئەو عەدالەتە لە ئیسلامدا هەیە لە هیچ ئایدیا و دینێشکەدا نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانەی کەوانیانە با خەمبار نەبن ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ کردوون. مامۆستا کاتێک ئاینی ئیسلام ڕێوڕەسمێک دانێ بۆ مرۆڤ هەموو شتێکی بۆ ڕوونەکاتەوە بۆی بە شێوازێکی جوان ئەمە ئەنجام بداوە زەرەریشی نەبێ هەم بۆ خۆی هەم بۆ کەسانی دەوروبەری دوو پرسیار هەیە زۆر گرنگە ڕێوڕەسی قوربانیکردن بە چ شێوازێکە واتە بۆی چۆن حیوانێک هەڵبژێری چۆن سەری بۆ بڕی ئەمان هەمووی لە ئاینی ئیسلامە باسکراون و دووەمیش ئایا بۆ ئێمە بۆ زیندوی بکەین بۆ مردووی بکەین ئایا سەرۆکی خێزان بیکە یان هەموو ئەندامەکانی بیکەن ئەمە چۆنەمە بەڵێ کەسێک هەی بێ حەق خۆیەتی قوربانی بکە جا مەسەلەن ئەوە مەڕ و بزن ئەکرێ بە قوربانی و هیچی بۆ نەفەرێک یان بۆ ماڵێک بۆ هەمووی و ڕەشە وڵاقیش بۆ حەوت کەس دەبێ بکرێ بە قوربانی ئەنجار و هەروەها کەسێکیش کە نەتوانێت بۆ هەمووان بکە دەتوانێت یەک حیوان یەک مەڕ هەموو بکە بۆ هەموو ماڵ منداڵەکەی لە باتی هەموو ماڵ منداڵەکە حیوانە سەر ببڕێ و بۆ مردوو زیندوانیشی یعنی دەتوانێت مردوەکانیشی تێ بکە چونکە بەڕاستی ئێستا ئێمە ئەوەش کە دەبێتە جاری وایە دەیکەنە کێشە مەسەلەی مردوو ئەوە بە حەقەت ئێمە هەم بۆ زیندوانیش ئەوە پێکەوە هەم لی دەخۆن و خێرەکەی بۆ دەچێ بۆ مردووەکەیش بۆ ئەهل و بەیتەکەی دەکابرا توانێت بیکە مەسەلەن ڕاستەوخۆ نا ڕاستەوخۆ بۆی مەکە بەڵکو بە جۆرێک بۆی بکە لەگەڵ خۆت بیکە بە شەریک مەسەن تۆ ئەم حیوانە سەر دەبڕی بۆ خۆت و دایک و باوکشت کە مردوونە ئەوان دەکەی بە شەریک یەک عالم هەیە لە کە فەرموویەتی دروستە بۆ مردوو بکرێ بەڵام باقی ئەوەکانی کە فەرمویانە مردوەکە بکە بە شەریک بۆ ئەوەی کەوا لەگەڵ لە خێرەکەی تۆدا شەریک بێت و ئەویش ناوی ئەویش دێنی و ئەوە بۆ هەمووان دەچێت بەو شێوەیە. باش مامۆستا دیاردێکی زۆر ناشرینە بەداخەوە کە ئینسانی موسڵمان زۆر پاکتەمیز بێ زۆر ژینگە دۆست بێ بەڕاستی ینی هەندێک کەس قوربانیەکەن ناوسکی حیوانەکە لە شوێنێک فڕێ ئەدەن خوێنەکەی لە کۆڵان ئابڵاوە بێتەوە نازانم پێستەکەی و تووکەکەی لە شوێنێک فڕێدەن جەنابەت وەکو مامۆسایەکی ئاینی ڕێنمایی چیە بوو ئەو کەسانی کە ئەیانەی قوربانی بکەن وڵات ڕێنماکە ئەوەی کە تۆ ئەوەی کە بەڕست بە ئاماژت پێدا خەریک وەختە بڵم خێر و شەڕی بەرامبەرە تۆ لەلا خێرێ دەکەی و حیوانەکە سەر دەبڕووی چەند هەژارێک لی دەخوا
ماڵم منداڵی خۆش شتێکی باشە لە لای شەوە ورگوڕی خەڵۆکەکەی لە شوێنێ فڕێدەی بۆ گەنێک پەیدا دەبێت و یام چۆ لە قەسابخانە سەری ببڕە یان ئەگەر دووری ورگوڕی خەڵۆ پاشەرەوەکەی بکەرە چاڵێکەوە پاک و خاوێنی لە ئیمانە بۆ ئەوەی خێر و شەڕ بەرامبەر نەبێ ئێمە ئەمە شەکە دەکەین بۆی دەکەین کە خێرمان بگاتێ بۆیە پێویستە هەموو لایەکمان ژینگەی وڵاتەکەمان بپارێزین و پاک و خاوێنی بپارێزین ئەمە تەقوا و تاعات و عیبادەتە یەکێک لەو شتانەش ئەوەیەکەوە ئێمە بەڕاستی زۆر گرنگە لە کاتی قوربانە لەسەر جادە و کۆڵانەکان ئەم ورگوڕی خەڵۆکە و پیسایی حیوان فڕێ نەدرێ بۆچی فڕێ بدرێ یعنی پێویست ناکە هەر پۆلیسیش پێم بڵێ هەر بۆ خۆمان دەبێ ئەو شتە قبوڵ نەکەین ویژدان و ئیمانی خۆمان ئێمە بۆ خێر ئەو شتە دەکەین کە لە کاتێک ئێمە خێر دەکەین بۆچی لەو لاشە شەڕەشی لەگەڵ بکەین لەبەر ئەوە داوا لە هەموو لایەک دەکەین کەوا کاتی قوربانیەکە دەکا بە لە قەسابخانە بیکە لەوێ مەرجە تەندروستیەکان هەیە ئەگەر دەستشی نەگەشتە قەسابخانە لە شوێنێکی پاک خاوێن سەری ببڕێ خێرا پاشەرۆیەکەی چاڵەکی بۆ هەڵکەنێ بیخاتە ژێر خاکەوە بۆ ئەوەی کەوا ژینگە پیس نەبێت بۆ ئەوەی کەوا دەوروبەر پیس نەبێت چونکە بەڕاستی خەڵکانێک جاری وایە کە دەیکا لەوانە خێر و شەڕی بەرامبەر بێت بۆی ئێمە بە هەموو لایەکمان پێویستە ژینگە هەر بۆ خۆی پیس بوو بە هەموو دوو کەڵ و بە هەموو خاڵە باڵە تۆش بێ ئەوەی کە پیسیکەی هەوڵ بێن بە هەموو لایەکمان ژینگەی وڵاتەکەمان پاک و خاوێنی بپارێزین چونکە ئەوە بەشێکی سەرەکی لە ئیمانەکەم مامۆستا ئێستا بەشێکی تر خودزانی مسلمانانی غەزە و فەڵەستین لە بارودۆخێکی زۆر ناهەمواران و کۆمەڵێک مسلمانیش لە کۆمەڵێک وڵاتی ئەفریقیا بە هەمان شێوەیانی وەک ئەوترێ ڕۆژیان دوو ڕۆژجارێک یەک ژەم نانەخۆن هەندێک ڕێکخرا و هەندێک کەسی دڵسۆز ئەڵێ قوربانیەکانە بینە غەزە قوربانەکانە بینە ئەفریقیا جەنابەت ڕێنمایت چییە ئایا خەڵکێک ئەم قوربانیانە بەرێ بۆ ئەو شوێنانە یان وا باشترەوە چاکتر لە ناو خزم و کەسوکاری خۆیان قوربانی بکرێت هەردوو لای واریدە بەڵام ئەگەر بکرێت ئەگەر ئەوەش دەستێکی ئەمین هەبێت بیگەێن بەو شوێنانە هیچ مانعێک نییە دەستێکی ئەمین هەبێت بیگەێنێ بۆ شوێنانە هیچ مانع نییە چونکە الحەمدولillah لە وڵاتی خۆمان خەڵک بە شێوەیەکی عام باشە لەخوا بە زیاد بێ شوێنی ئەوا زەرور هەبێت دەتوانی قوربانەکانیان پێ بگەێنی و هیچ کارێکی تێدا نییە مامۆستایەکی بەڕێز هەر لە شوێنی وە دوێنێ هاتە بوو باسی لە بابەتێک کرد وتی کابرا قوربانی ئەکات بەڵام بەناوی ئەوەی کە ئیبا بۆ ماڵە هەژارەکان ڕەنگە دراوسەکەی کە لە بەرچاویایەتی بەشێک گۆشتی بۆ نەبە جا دەوترێکی لە حکمەتەکانی قوربانیکردنەوەی کە هەم بۆ هەژار و هەم بۆ کەسانی ئاسایش هەبێ دەوڵەمەنی شەبێ لێرە ڕێنماییتان چییە تا چنە گرنگە بۆ دراوسەیەکە ڕەنگە لەو ساڵێ ئەگەر جارێک بەسەری بکەیتەوە دڵخۆشێک بێ بۆ ئەو وەڵا قوربانی داباشکردنەکەی بەو جۆرەیە کولوا وتصدقوا وادخروا كلوا وادخروا وتصدقوا هەم بۆ خۆشتان لێ بخۆن هەم هەندێکشی لێ هەڵبگرن هەم هەندێکشی بەشنەوە کەواتە تۆ بۆ خۆت لێی دەخۆی ئەو جار دوایە مەرجژنی هەر بۆ فەقیری بەری مەرجژنی هەر بۆ فەقیری بەری چونکە جیرانەکەت حەقی بەسەر تۆ هەیە خزمەکەت حەقی بەسەر تۆ هەیە لەبەر ئەوە دەتوانی بیکێ بە سێ بەشەوە بەشێکیانەوە بۆ خۆت و بەشێکیان بۆ فەقیر و هەژاران و بەشێکیشان دەکرێتە دیاری یان دەکرێتە بۆ بادەوڵەمەندیش بێت خۆ کاکە ئەویش چاویلەتی ئەویش دەزانێتەوە و چیلۆی گۆشتت بۆ خۆ ئیشی پێ نییە بەڵام نیشانەیەکی زۆر خۆشەویستی تێدایە بەسەرکردنەوەی تێدا یەک پوینتی شێ لێرە ینی بەڕاستی جژن بۆ خۆشیە زۆر جارە بێتە کێشە لەسەرەوەی فڵان کەس بەشە گۆشتی بۆ نەهێنا من بۆچی بۆی بەرم یانشتانە لێک بینەوە ئایا ئەم بەڕاستیم قوربانی ئەگاتە جێ خۆی وڵا ئیسان هەوڵ بدە جیرانەکانی خۆی لە پێش هەمویانەوە خۆمەرزنی ئەوەی کەوا دەوڵەمەند بۆ بڵێ هیچی بۆ نابین یعنی هەر بەسەرکردنەوە خۆشە خوێندنەوە خۆشە لەبەر ئەوە هەوڵ بدەین لە جیرانەکانمانەوە دەست پێ بکەین لە خزمەکانمانەوە لە خۆمانەوە بەپێی ئەو ئاژەڵی کە سەری دەبڕی دیارە تۆ بەڕێک سەر دەبڕی چەند کیلۆیەکی کەمی هەیە بەڵام ڕەشەوڵاق زۆری هەیە بەپێی توانە بەپێی ئەو عەدالەتی تەوزیع زۆر زۆر مهمە تۆ جیرانەکە لە هەموو کەس لە پێشترە ئەو جار دوای خزمەکان ئەو جار خەڵکی هەژاریش باش مامۆستا باز لەوا کرێت کە لە دوای نوێژی جەژنەوە قوربانیەکە تا چوارەم ڕۆژ ئەو زانیمان لە دوای نوێژی جەژنەوە چەند ساعاتێک نوێژی جەژن تێپەڕێ بەڵام چوارەم ڕۆژ تا بانگی عەسرە تا بانگی ئێوارەیە و ئایا لەم ڕۆژانەیە ڕۆژی یەکەم و دووەم و سێم شەوەکانیشی ئەتوانرێ قوربانی پێ یا قوربانی تایبەتە بە ڕۆژەوە حەزەکەم لەسەر ئەمە وردەکاریەک بڵێ قوربانی طبعا لە ڕۆژ یەکەما خێری زیاترە لەبەر ئەوەی
لەو دە ڕۆژەدایە لە ڕۆژی یەکەم خێری زیاترە هەوڵ بکرێ ئەوەی بتوانێت لە ڕۆژی یەکەم خۆ ئەگەر بتانی بۆت بڕوە هەر یەکەم شت کە لە نوێژی جەژن چوویەوە لە قوربانەکە بخۆی یعنی کە لە نوێژ جەژن چوویەوە سەری بڕی تۆزە تەحمولکەی یعنی یەکەم شت لە قوربانەکەی خۆت بخۆی بەڵام ئەمە تۆزە بە زەحمەتە ئەجار لە ڕۆژی یەکەما بکرێ ئەم قوربانیە زۆر چاکە چونکە لەو دە ڕۆژەیدایە کە دیاری کراوە زۆر مهمە ئەگەر ئەینا لەوە بە ولاوە تەمان وتمان ئەم ڕۆژی یەکەم لە هەموو ڕۆژەکان گرنگترە لەوە دوا ڕۆژەکانی تریش هەر ئاساییە و هەم خێری خۆی هەیە ئەنجار ڕۆژی چوارەم هەتا ئەو ڕۆژ ئاوا دەبێ ئاساییە هەتا ئەو ڕۆژ ئاوا دەبێ ئاساییە لەم سێ ڕۆژە شەوانیش ئاساییە شەو ڕۆژ بڵێ گەرمای ناتوانم شەو ڕۆژ فەرقی نییە هەمووی جێژنە و زۆر ئاسایی و کێشەی نییە مامۆستا حەزەکەم باس لە بابەتێ بکەم زۆر جار لە دەمی خەڵکەوە بیستومە ئەم شتە ئەوترێ ئایا دروستە ئەگەر ئێمە بە پارەی قەرز قوربانی ئەنجام بدەین ڕەنگە کەسێک بڵێ من ئێستا بەدەستمەوە نییە پارێکی بۆ قەرزەکەم ڕەنگە مایەکی تر بیەمەوە ئەمە لە ڕووی شەرعیەوە چۆنە ئەگەر لە بەقەدەر بای قەرزەکەی هەیبێ جاخۆ ئینسان کە نەیبێ لە سەری نییە ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جاتیەوە کردوویەتی بۆ هەموو هەژاران و فەقیران بەڵام ئەگەر جاری وایە پارەت هەیە شتت هەیە بەڵام حاڵیان بەدەستەوە ئەشیات هەیە دەتوانێت بیکە بەس ئەگەر نەیبوو بانێکە ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جاتیەوە کردوویەتی زۆر باش ڕاستە مامۆستا ئێمە جگەل لە قوربانی و قوربانیکردن بێگومان جەژن کۆمەڵک پەیامێکی تایە وەکو ئاشتەوایی وەکو لێبوردەیی وەکو سەردانیکردن چەنە ئێمە ئەمڕۆ لەوە چێسە پیاوانی گەڕێک بەتەما بێتن لەگەڵ جەنابەت ماڵ و ماڵ بگەڕن بەڵام ئێمە حەزێتماندای هێنامانی وێرە تا چەند گرنگە ئەم سەردانیکردنە تا چەند گرنگە ئەم چکلێتی کە ئەژێڕێ لە ماڵێک دەنگێکی لێ هەڵبژیرە ماڵەکە پێی خۆشە تا چەند خزم و کەس بەسەرکردنەوە سیلەی ڕەحم لەم جەژنەیە چ پێگەیەکی هەیە وڵا بێگومان ئێمە دوو جەژنمان هەیە لە ئیسلامدا یەکێک لەوانە جەژنی قوربانە کە بەڕاستی ئێمە دەبێ ئەو جەژنانە ینی دەوری خۆی ببینێ لە ناوماندا چونکە خەڵک بەعام دڵی ناسکە دڵ عاجزی زۆرە ئەنجا خەڵک هەموو شوێ یەکتر ناکە سەلام و کەلام کەم بۆ بەڕاستی ئێمە دەبێ ئەم بۆنانە ئەو هەلانە بخۆزینەوە کەوا ئەو خەڵکانی کە پێکەوە ساردن لەگەڵ یەکتر کە عاجزیەک هەیە لە بین یەکتردا کە سوء تەفاهومێک هەیە ئێمە بەڕاستی ئەبێ ئەم جەژنە بە فرسەت ئەم هەلە بخۆزینەوە بۆ ئەوەی کەوا سەردان یەکتر بکەین شەیتان فێڵمان لێ نەکە شەیتان زاڵە بێ بە سەرماندا بڵێ تا ئەو نەیە من ناچم ئەو کەسی کە دەچی ئەو خێری زیاترە ئەو کەسی کە تەلەفۆن دەکە ئەو خێری زیاترە یعنی بەڕاستی شەیتان دەوری خۆی دەبینێت لە وەزعانەدا بۆیە ئێمە یعنی ڕۆژی جەژن فرسەتێکی زۆر زێڕینە بۆ ئەوەی ئەو دڵانی کە عاجز بوون چاک ببنەوە بۆ ئەوەی تۆ هەروەکو قوربانی دەدەی بە خوێن ڕشتنی ئاژەڵێک و بە گۆشتە و زیعکردن قوربانی بە خۆشت بدە بچۆ ئەوانەی کە کێشەیەکەی لە بینیاندا دنیا 52 ڕۆژەکە بەشی ئەم هەموو غەرەز و خەفەت و مشکلە ناکە ئێمە ئەم دوو جەژنێکە هەمانە دەرفەتێکی زێڕینە بۆ پاکردنەوەی دڵەکان بۆ یەکڕیزی بۆ برایەتی چونکە ئەمڕۆ خەڵک بەعام دڵی ناسکە بۆیە ئەم دوو جەژنە بەڕاستی زۆر گرنگە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بە تایبەت جەژنی قوربان کە 4 ڕۆژە ئێمە بتوانین ئەمە فرسەتێکە ئەمە هەلە بخۆزینەوە چونکە خەڵک بەعام دڵی ناسکە جاری وا لە خۆی لەسەر چێکی بەسیط کەسێک تووڕە دەبێ عاجز دەبێ بچۆ مەرحەبایەکی بکە بچۆ سەلام و کەلامێکی لێ بکە بەشە گۆشتێکی بۆ بنێرە یعنی ئەوەی کە دەست پێشخەری دەکا بەڕاستی ئەوە زۆر گەورەیە ئەوە زۆر ئازایە ئەوەی کە دەست پێشخەری ناکە جۆرێک کیبری لە دڵدایە بۆیە ئێمە ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان دەبێ ئەم جەژنانە معنای خۆی بداتێ جەژن هەر چکولات نییە جەژن هەر گۆشتەکە نییە جەژن هەرەوە نییە لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتێک بڵاوکەیتەوە مهم ئەوەیە بە عەمەلی بێت تۆ دڵی خۆت سافکەی مهمەیە بە عەمەلی گردن ئازایی تیا بێت سەردان و سیلە ڕەحمی تیا بێت خۆ بینەرانی خۆشەویست دەزانن کە ئەمڕۆ بەعام سەردان و سیلە ڕەحم زۆر کەم بووە خەڵک خەریکە تەواو وەک ئەوروپای لێ دێ بەداخەوە ئێمە دەبێت ئەم جەژنانەوە لێ بکەین چۆن جارێککە تاموچێر ژێڕینەوە بۆ ژیانی جاران چەند خۆش بوو کو ئێستا خەریکە ژیان تامیتیان نەمێنێ ینی هەر ئەوە لایکم کردیتەوە چ لە لایکی بکەم کاکەوەرە سەردانێک ینی بەڕاستی هەر لێش عاجز بوون ینی بەڕاستی سەردانێک ینی جاری وڵات تەلەفۆنی ژەو دەورە نابێت
نابێت مەگەر دوور بێ یعنی هیچ شتێک وەک سەردانەکەنیە بینی ڕۆژانی پێش جەژن بازار ئەو نەقەرە باڵغا جمەی دێ هەمووی شتەکڕێ و چەرەسەکڕێ و نەقوڵەکڕێ و جلە بۆچی دەکڕێ ئەو پرسیارەکەی باشە کە ئەگەر سەردان ناکەین و هاتوویەکتری ناکەن ئەم هەموو خۆمەشغوڵکردنە بۆ چییە بەڕاستی ئەوەش خەلەلێک ینی ڕقبوونی دڵەکانی پێوەیە جاری وایە تەکەبوری پێوەیە کە دەڵە من ناس بۆ ئەوش بۆ ماڵی فڵان کەس حاڵ و حسابانە شەیتان دەوری خۆی دەبینێت لە وەزعاندا بەڵام ئیمانداری ڕاستەقینە یعنی لەو ڕۆژەدا دەبێ شەیتانی وەکو دەڵێ ژێر پێخە شەیتان زۆر بچووک دەبێتەوە لە ڕۆژە زۆر بێتاقەتەکە دەبینێ و خەڵکە تۆقە و سەلام و کەلام و گەڕان بە ماڵەکانەوە و خۆ کەس ئیشی بە دەنکە چکلاتێک نییە کە دەگەڕێ بەس خۆی معنای زۆرە کە تۆ دەچی لەبەر دەرگاکەی گردنمان ئازاکە جەژنە پیرۆزەی لێ دەکەی یەک ریزی و برایەتی خۆشەویستی چونکە ئەمڕۆ لە هەموو کات زیاتر پێویستمان بە یەکرزی و برایەتێ چونکە ئەم تەفرەقەی حیزبایەتی و ئەم خۆمانە و هەندێکیش بەهۆی مەسائلی مادیەوە دەبینی دڵەکان ڕق بوون خەڵک بەعام ئەو خۆشەویستی جارانی نەماوە خەڵک بەعام ئەو ڕێز و حرمەتە کەم بووە ئێمە دەبێ ئەم مناسبەتانە ئیستیغلالکەین ئەو هەلانە بخۆزینەوە بۆ ئەوەی کە دڵەکان ڕق بوون نەرمیان کەینەوە بۆ ئەوەی کەوا سەردان و سەلام و کەلامی جاران یعنی ژیان ئەوەندە کورتە بەشی هەموو غەرەز و بغزە ناکە بەشی خۆشیەکان ناکە ئەوە نیعمەتێکە ئێمە لێرە لەم چوار ڕۆژەیە عوتڵێ ینی هیچ کەسێک دەوام و فەرمانبەرێک ئەمە ئەوروپانی بڵێ من شوێنەکە دوورە نایگەمێ و دەوامەمێ و تەنانەت ڕۆژی یەکەم پێویستێکی گرنگی شێ بێ دوکانێکیش نێشتێکی لێ بکڕی بێ لە ماڵەوە دانەنشین خزم و کوسکار بەسەرکەینەوە بەڕاستی بە تاکید سلێ ڕەحم لێپرسین ئەگەر بە تەلەفۆنێکیش بێت کەسێک ینی خۆی لودبەرز نەبێ خۆی بە کەم بگرێ لە پێناوی خزمان بۆ کەسایەتی خۆشەویستی وەڵی فرسەتێکی زۆر باشە نێڵی شەیتان زاڵ بێ بەسەرماندا چێ دەست پێش خەریب کاپسی بۆ ئەو ماڵە شتێکەیە لە بەیندا ئەوە گەورەیە ئەوە خێری زۆری ئیسلامێک پارچە ڕەحمەتە ئەم جێژنانەش بەڕاستی بۆ شۆرنەوەی دڵەکانە بۆ شۆرنەوەی غەرەز و بوغزە یعنی ئێمە دوو ڕۆژ کە هەمان بەجێ دیڵین ئەم دنیا کەم و کورتە بۆچی ئێمە کارێکی وانەکەین کەوا وا بڕۆین بە پاچی بڕۆین بە خۆشەویستی ژیانەکەەوە تا بەشی خۆشیەکان ناکە خەڵکانێکی سەرخاڵ و بە ناخۆشیەوە لەبەرەوە جەژن دەرفەتێکی زێڕینە بۆ پاکردنەوەی دڵەکان بۆ جارێک کە گوڕوتین بدەینەوە بە خزمایەتی بە خۆشەویستی بە کەسایەتی جارێک کە ئێمە ئیسلامەتی و دینداری خۆمان جارێک کە جەختی لەسەر بکەینەوە چونکە بەڕاستی ئێمە زۆر شتمان بینی کە بەناوی حیزبایەتی و بەناوی دنیا و بەناوی کۆمەڵشتەوە هەر خەڵکیان لێک پەرتەوازە کرد جارێک کە ئەم جەژنانە کۆمان دەکاتەوە پێکەوە کۆبینەوە بۆ ئەوەی کەوا بتوانین ئارامی دڵان و خۆشەویستی و خۆشی ژیان جارێک کە بەرجەستە بکەین بەهۆی جەژنەوە هیوادارین مامۆستا کە ڕۆشتەوە فرێ سەردانەکانی بکەوێ ئیترازم ئەگەر لەگەڵ ئەهلی گەڕەکەشانە گەڕێ ئەوە چاوەڕێکە نەچن بۆ ماڵی وانە مامۆستا زۆر سپاس دەکەین عەزیزمان سپاس و ئامادەبوون لەگەڵمان بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئاینی کە لەم تەوەرەیە باسمان لە قوربانیکردن و ئادابەکانی کرد سپاس دەکەین